دواکەوتنی بارانی بەهارە ترس و نیگەرانی قوڵی لای هاوڵاتیان و جوتیاران بۆ ئەگەری وشکە ساڵی لەم ساڵدا دروست کردووە. اللهم إنا نسألك الهدى والتقى والعفاف والغنى اللهم إنا نسألك من فضلك العظيم اللهم اسقنا الغيث ولا تجعلنا من القانتين اللهم اسقنا الغيث ولا تجعلنا من القانتين. لە شاری هەولێر هاوشێوەی ناوچەکانی دیکەی هەرێم سونەتی نوێژە بارانە ئەنجامدرا. ژن و پیا و منداڵ و پیر ڕوویان کردە دەشتایەکان بە تاسەوە بەشداریان کرد لە ئەنجامدانی سونەتی نوێژە بارانە. الله أكبر الله أكبر. خوای تبارك وتعالى لا أرض ولا أسمان رحمتي خوي أجريتوا أو جائز أماش أجر توبة بكينو بقرين وبلا إخوة دز بقرآن ما دز ببرنامج خوي بقرين إن شاء الله خوای تبارك وتعالى رحمتي خوي بسلمان دبارين أماش يهمو بجنزوا بدا حاجة وبما ما حاجة باختياره وبهمومان رمان لقابي خوي كردي آتني إيرو ما تبكى باران باري لمان خوای گەورە بارانمان لۆ بارانی خۆیان و خاتری گەورەی خۆ دەبە تەیر و تاری لەبەر ئەو بەستە زمانە لە بە مەژنەبیتن خوایە وەڵی ئەگەر تۆبەی بکەین ئیشاڵڵا خوای گەورە لەمان دەبارێنی ئیشاڵڵا بە گەورەی خوای دەگەڕێنەوە ئیشاڵڵا خوا لێمان وەردەگری ئیشاڵڵا بە قوربان خوا دین و ئیمانمان بداتێ خوا لۆمان ئەستاهن کاتن خوا لۆمان ئاسان کا خوا لۆمان پڕکاتەوە گوناح گەلە زۆرە گوناحمان گەلە زۆرە خوا تۆبەمان لێ وەرگریتن ورحمة خومان بيبكا حموي أمتي محمدي أوي أمتي محمدي دس بانكاتو لخواي جورا بباريتو برباران من لو باري لو خاطري أمتي محمدي لخواي جورا دعوة كارم نزاو بارانو كمان لقبول كاتو باران شو بالرحمة من بوب بارين إن شاء الله ودو بارو سيبارة دعوة أو خلق برزاكم بخواي بتشيتو ولا بروي خواي جورا بتواني إيموا بزمانكانيش بأو بيدرتان نكاتو ما ببارينين يا الله باران ما ببارينين يا الله باران شب رحمة وبركة ما ببارينين. مامۆستایانی ئاینی دوای نوێژە بارانە دەستیان کرد بە نزا و پارانەوە تاکو خودا ڕووی نیعمەتی باران و بەرەکەتی خۆی لە هەرێمی کوردستان بکاتەوە. لە پاشەوەی کە هەستمان کرد ئاسمان بارانی گرتوتەوە بەهۆی ئەوەی کە ئێمە گوناحمان زۆرە تاوانمان زۆرە بۆیە سونەتێکی پێغەمبەرە صلی الله علیه وسلم لە کاتی نەبوونی باران یان کەمبوونەوەی باران وشکە ساڵی خەڵک هانا لە بۆ نوێژە باران لای خوای گەورە بکە بۆیە نوێژە بارانە سونەتێکی گەورەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم حتا یعنی ئەو بەرگەی کە لە بەرمانە دەگۆڕین شێوەکەی بە هیوای ئەوەی خوای گەورە حاڵمان بگۆڕی لە خراپە بۆ باشە بۆیە داوا دەکەین خوای گەورە بارانی بە ڕەحمەت ببارینی بە گوناحی ئێمە نەکا بەڵکو بە ڕەحمەتی خۆی لەگەڵمان بکاتن. ماوەی 2 ساڵە لە هەرێمی کوردستان باران بە ڕێژەیەکی کەم دەبارێت. ئەم ساڵیش هەر لە ئێستاوە هۆشداری وشکە ساڵی دەدرێت بەپێی پێشبینیەکانی کەشناسیش بێت دوای 20 ئەم مانگە شەپۆلێکی باران هەرێمی کوردستان و ناوچەکە دەگرێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.